وەکە هەفتێ vێمهێ ساڵە 2015 هەر چوار پێشمەرگێن ڕۆژ بەسام محەممەد خەلەف و ئەمگیان بادینی و غەمگین قادری و باسل حەجی دێ شەڕێ ڕێخستنە تیرۆریستیە داعشێ لە نزیکی زومارێ شەهید بوون. مالباتە شەهید بەسامژی مەراسیمێن ساڵڤەگەرە سیانیا شەهید بوونە کوڕێخوا لێ گوندێ گرزیارەتێ چۆلەیە بسەرگرکێ لەگێڤە بێ ئامادەبوونا نوێنەرن پارتیەن سیاسی و ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە و دەستگا پاکراوانên کوردستانە سووریا و خەلکێن دەڤەرێ و کەسایەتیên civakî û sivîl دارخست. سێ ڕۆژ لەسەر ساڵا شەهید بەسام و سێ لە هەنگێ هەوالی ویرە دەرباز دەبێ ئەز خوناوی مەڵەتێ کورد و کوردستان هەرچە پارتیە کوردستانی پیرۆز دەکەیم ئەم نەپۆشمانە گاوا گۆ ئەم شەهیدا ددن و ئەم گەلێکی شەهیدێ خوا سەر بلندن وەس خوناوینا لە هەوالی وی ئیرۆ چەبەرێ شەردا و سنگەرێ شەردا پیرۆز دکەم تایبەتی سەرۆکە هێژا سەرۆک مەسعود بەرزانی پیرۆز دەکەم و ئەم سۆز ددن ئەمێ پەیشۆپا شەهیدێ خوا بن و ئەمێ ڕپەی ڕێبازا بەرزانی بن حتا دێ بە خون لاشەی مەدە هەیە. ڕۆژا کوڕێم بوو پێشمەرگا هات ئزنام خواست گویا دەزێ بمە پێشمەرگا کەیفام گەلێکی هات و ئەس پێ مەبسووت بووم و ڕۆژا کوڕێم شەهیدی کات کەیفام دیسە ئەلحەمدولله هات و دڕیا شەرەف و ناموسێ دەچوو سەرێم پێ بلند بوو ئەلحەمدولله ئەوژی تەبای ڤا قاسا ئەس خوینا کوڕێخوا ئەلپێشمەرگا هەمووە پیرۆز دەکەیم و ئەلمالا بەرزانی پیرۆز دەکەیم و ئەلحەمدولله سەرێم کوڕێم بلندا سەرێم نەنمزا دڕیا شەرەف و ناموسێ دەچووە.